لەم بەرنامەیەدا باز لە ئەزمموی کچە وەرزشکارێکەکەین لە یاری باسکەدا کە چەند ساڵێکە ئەتوانم بڵێم کۆنتترۆلی هەڵبژاردەی عراقی کچان لەلایەن ئەو تیمەوە کراوە کە ئەم کچە وەرزشکارە لەگەڵیاندایە وەکو ڕاهێنەر و سەرپەرشتیار سەرقاڵە. کچانی باش لە باسکەیە لە بەتایبەتی لە سلێمانی دروست بوون و لە هەڵبژاردە جیاوازەکانی عراقدا ناوێکی گەورن و نوێنەرایەتی عراقەکەن لە چالاشەکانی ناوخۆ دەرەوەدا. چنار فەتاح یاریدەدەری ڕاهێنەری هەڵبژاردەی عراقە و لە ستۆدیۆی سپۆرت مەگەزین میوانە. مامۆستا سنار بەخێر بێی. زۆر سپاس دەکەم کاکە. ئامادەبوونی تۆ. جا پێش ئەوەی بچونە ناو کێبڕچیەکانەوە هەڵبژاردەی عراق ساڵانێکی زۆرە لەلایەن کچاریزانەکانەوە کۆنتترۆل کراوە و تۆش ساڵانەکە ئیشان لەگەڵاکەی. گەڕێنەوە بۆ سەرەتای ئیشکردنی تۆ لە دوای دەرچوونی لە کۆلێژی پەروەردەی وەرزشی چۆن لەگەڵ ئەمانە تێکەڵ بووی، چۆن توانیت بەماوەیەکی کەم لەگەڵ ئەمانە ئاستی تیپەکەش باشتر بکەن. بەڵێ ڕاستێکی من هەر لە دوای دەرچوونم لە زانکۆ ئەو ئارەزۆم هەبوو کە لە جگێکا کار بکەم بتوانم خزمەتێ بکەم. یعنی ئامانجێک لە ناو دڵما هەبوو بەڵام نەمەزانین لەکوێ بی پێکەم، نەمەزانین لە چ شوێنێک هەیە هەساوەکو ئەو چۆن بڵێ موزەی خۆشمی یاسەر بکەم بەڕاستی. دواتر لە ساڵی 2016 گەر خۆتان ئاگادار بن دکتۆر ڕزگار ڕێکخراوی ژیمای دامەزران. من هەر زۆر لە سەرەتا هەر لە کاتی بانگەشەی دامەزرانی ڕێکخراوەکە من یەکێک بوونەوانەی کە چۆن بڵێم وەکو فۆرم پڕکردنەوەیەک بوو لەو کاتەیە حەزم کرد وەکو هاوکاری تەنها وەکو هاوکاریەک لە ئەو ڕێکخراوەیە کار بکەم، یعنی وەکو بەخۆ بەخش. ئەوە بوو وردە وردە دەستم بەکارکردن کرد. سەرەتا ڕێکخراوەکە لە دوو بەشی سەرەکی پێکات. ئەو کات بەشی باسکتبۆڵ بوو لەگەڵ بەشی ژینگە بوو. هەرو کاتە لە مانگی 6 و 7 چالەکە ژینگەکان بە شوێکی گشتی دەستمان پێ کرد. ڕاستەخۆ کات دکتۆر ڕزگار هەستی کرد کە تاقەیەکم تایە و حەزی کارکردنم هەیە. بەشی ژینگەکەی ڕادەستی تۆ کرد. بەڵێ بەخشێ منە و کاسە کۆمەڵێک چالاکی گەورەی زۆرمان کرد لە شاری سلێمانیا کە چالاکی ژینگەی زۆر گەورە و بە تایبەتی پاکردنەوە لە شاری سلێمانی کۆمەڵێک کاری زۆرمان کرد. دواتر لە هەنگاوی دووەمە هاتین گوڵمان ناش و نەمامان ڕواند کۆمەڵێک شوێنی زۆرمان سەوز کرد بەڕاستی لە شاری سلێمانی هەرو کاتە لە ساڵی 2016 2007 لە کاتێکا بودجێ یعنی بەڕاستیش بودجێکی وامان لەبەردەستانە بوو. باردۆخی دارایش لەو کاتە خۆتان ئاگادارن کە هەمووی لە دارمانە بوو بەڕاستی. بەڵام ئێمە سوپاس بۆخوا وردە وردە دەستمان کرد بە کارکردن لە وەکو ڕاهێنەریش لە ساڵی 2007ەوە چۆن بڵێم وردە وردە ڕۆژمە ناو بوارەکەەوە و سواسی دکتۆر ڕزگاریش دەکەم بەڕاستی بەشی زۆری ئەو نەک بڵێم بەشی زۆری هەر ئەو بۆ کە دەستی منی گرتو بەو شێوەیە بەرنامەکانی بە من بەخشی و هەنگاوەکانی فێر کردم. هەتاکو گەشتاوەی کە لە ساڵی 2010 هەڵبژاردەی عێراق پاڵانتێکە بوو، پاڵانتی ڕۆژاوای ئاسیا بوو، هەڵبژاردەی عێراق دروست بوو. ئەو کات من وەکو سەرپەرشتیار کارم تیا کرد. لە دوایەوە لە ساڵی 2019 پاڵانتی ڕۆژاوای ئاسیا بە هەمان شێوە بۆ ئاسە تەمەنیەکان کرا و کاتە من هەر سەرپەرشتیار هەڵبژاردەکە بووم. هەتاکو ساڵی 2021 کاتی کۆرۆنا 20 کاتی کۆرۆنا بوو کاتە چالێکی وەرزشەکان وەستا بوو بە شێوەیەکی گشتی. بەڵام ئێمە خۆمان بەردەوامیمان هەبوو. ئەوە بوو دواتر وەکو هەموو جیهان چالێکی وەرزشەکان خۆتان ئاگادارن کە وەستا بوو. ئەو کاتە پاڵەوانێتی کارەمەکانی تۆپی سەبەتەکرا. ئەو کاتەش خۆشبەختانە ئێمە وەکو ڕێکخراوی ژیما داوامان لەکرا لەلایەن یەکێتی باسکی عێراقەوە کە تیمێک پێک بهێنین بەشداری و پاڵەوانتێ بکەین. ئەو کاتە من بە هەمان شێوەکو بینیوتانە دکتۆر ڕزگار ڕاهێنەری هەڵبژاردەکە بوو، منیش وەکو یاریدەدەری ڕاهێنەر لەو پاڵەوانتەش بەشداریمان کرد. سواز بەخوا ئەنجامێکی باشیشمان هەبوو لەسەر جیهان و کات پلەی 15مین جیهان بوو کە لەو کات و باردۆخە ئاستێکی خراپ نەبوو. بە ئۆنلاین کردان ئەو کات. بەڵێ کارامەیەکانی یاریەکە بە پێی کاتە باڵێ هەر یاریزانێک کاڕوا بێ گۆڵ بکات کەمتریش بەڵێ کەمترین کاتیش و زایدەنەوەی یعنی یاریکە سورعەتە و زایدن تەرکیزیشە کە بێ گۆڵەکانیش بهێنی کاتەکەت بۆ کەمەکاتەوە هەر گۆڵەکە بێنی کاتەکەت بۆ کەم ئەکرایەوە. ئیترەوە بگەشتنە پلەی 15می جیهان و دواتریش لە ساڵی 2022 وەکو یاریدەدەری ڕاهێنەر بە شێوەیەکی ڕسمی دەستنیشانکران بۆ ئەستە تەمەنیەکان. باش ئەمە ئەومان پێڵێ کە هیچ کاتێک درەنگ نییە بۆ دەست پێکردن بە دڵنیایەوە
جا ئەمە لە ئەزمموی ژیانی خۆتا ئەمە ڕەنگی داوەتەوە ئەمە چ پەیامێک هەیە بۆ ئەو کەسانەی کە بۆ لە بەشی وەرزش دەرئەچن یان نابن بە مامۆستا بە نمونە وەکو کادرێک چۆن خۆیان دروستکەن لە یاریکی جیاوازە ئەمەی تۆ لەسەر ژیانی تۆ ئەوەی دروست کرد ڕاستە بە دڵنیایەوە من وەکو پێشتریش پێم وتی هەستمە کرد وزەیەکم تیا هەیە حەزێکم تیا هەیە بەڵام جێگێکم نادۆزیۆ لەلایەکەوە لەلایەکەوە چۆن بڵێم زۆر کات ئەموت لەوانەیە من نەتوانم ئەوە بکەم ئەو لەوانەیە نەتوانم ئەو لەوانەیە زۆر کات ئەمان وەستێنێت بەڵێ بەڵام کە ئامانجەکە دڕوان لە ناخی خۆتا و هەوڵتە بە دڵنیایە ڕێگرەکانی شتێپەڕێنی بە دڵنیایە ئێمە هەموو ڕێگرێک من وەکو کەساتی خۆم وەکو خۆم کۆمەڵێکی زۆر زۆر ڕێگری هەتا ئەسەژێتە بەردەمان بەڵام سوپاس بەخوا ئەنجامەکان هەموو شتەکان چۆن بڵێ سفرەکاتەوە ئیتر ئەگەیتە ئاستی کە شانازی بە خۆتەکەی شانازی بە ڕێکخراوێکی لەو شێوەیەکی شانازی بە کۆمەڵێک کچوو کوڕی لەو شێوەیەکی کە کاریان لەگەڵاکەی من ئامۆژگاریشم بۆ هەموو کچان هەوەیە بۆ هەر کوڕێکیش وەکو بەڕێزت وتت کە دەرچووی کۆلێژە خەمساردا با بڵین ئەڵێ من ناتوانم کار بکەم هیچ جێگەیەک نییە ئەتوانین شت دروستکەین بۆ خۆمان کۆمەڵێک کار هەیە توانین بە گروپ بیکەیت ڕێکخراوێکی وەکو ئێمە ئەگەر کەسەکە گونجاو بێ ئێمە دەرگامان هەموو کاتێک واڵا بۆ یعنی سوپاس بخۆم من ئێستا با بڵێم خۆم یەکێک وڵانێک کە درەنگ دەستم پێکرد بەڵام ئێستا توانیمە دەستی زۆر کچ و کوڕیش بگرم هاتوتە ڕێکخراوەکە توانیمە زۆر هاوکاریان بکەم لە زۆر ڕۆ بەڕاستی ئیتر بۆی هەموو کەسێک بتوانێت کاتێک دوست ئەتوانی دەست پێ تەمەنی شارچەنێک بێت تەمام سەباب چینە سەر ڕێکخراوی ژیما مادەم وایە لە ڕێکخراوی ژیما ئێستا مناڵان لە تەمەنی چەندەوە بۆ وەرەگیرن و چەند کەس لەوێ وەرزشەکە بەڵێ ئێمە لە ژینگە دۆستیش کە ئەوە کارێکی گرنگە لای ئێوە بەڵێ ئێمە وەکو وەرگرتنی مناڵ لە تەمەنی 5 ساڵیەوە بە تاواتی مناڵ ئەتوانێت تۆ بگرێت و ئەتوانی کۆمەڵە شت هەیە خۆتەزانی پێی بڵێت و بۆ جێبەجێ بکالانێ لەوە بچووکتر مناڵ حەزی خۆیەتی و تاقی خۆیەتی و گوێ لە تۆ ناگرێ بە تاواتی لە سیاسە لەوانەیە شتەکانە بە تاواتی بۆ جێبەجێنەکان لە ناو یاریگایە یان لەوانەیە ئەو شتێک کە تۆ داوای لەکەی ئەو جێبەجێی ناکا بە تاواتی ڕفیقەکەی کە لە ئەو گەورەترێک کە بێزار ببێ لەبەرەوە لە 5 ساڵی ئەگونجێ لەگەڵ ئەو گروپی کە دایانی لە 5 ساڵەوە ماتوانین وەریان بگرین تا تەمەنی 16 ساڵ تا 16 ساڵ لەبەرەوە لە 16 ساڵ تیمتان هەیە ئێستا هەموو ئاستەکانمان هەیە کچانی خوار و 12 ساڵمان هەیە وزایدەن کوڕانی خوار و 12 ساڵمان هەیە کوڕانی سەر و 12شمان هەیە ئێمە با بڵین خوار و چواردەمان هەیە لەبەروی کوڕان درەن دەستمان پێ کرد و لە مناڵان شەوانش بە هەمان شێوە دەستمان پێ کردو و کچەکان کچانیش چەند گروپێکمان هەیە کچانی تازە پێکەشتوانمان هەیە بڵین وەکوتم مینی باسکتمان هەیە و سەر و 12 ساڵیشمان هەیە کە تازە پێگەیشتوانن ئەوانە تیمێکی زۆر بەهێزیانە دروستە بە ئیشەڵاوانش لایندێ کەواتە ئەو بناغی کە ئیشتان پێ کردووە لەم ساڵانەیە وەرتان گرتوێتەوە بۆیە هەموو ئاستەکانتان دروست کردووە سواز بخوا ئەنجامەکان دیارە بەرهەمەکان دیارە وەکوتم لە سەرتا ئێمە لە مناڵی بچووکەوە دەستمان پێکرد ئەو گروپێکی ئێستا هەڵبژاردەی عێراقا هەمویان لە ئاستێکی بچووکەوە دەستیان پێکرد لە پۆلی دووسێ ئیبتیداییەوە ئەو گروپە هاتێت نەزانکۆ لە پۆلی دوانزەن و بە لە زانکۆشن چی و چیان پێ ئەڵەن بەدەر لە وەرزشکەواتە ئێستا ئێمە هەر مناڵەکێتە لای ئێمە ڕاستی بڵێم ناڵین باسکە بکەم من هەر مناڵێک کە بێتە لام هیچ باسیارەکەی بۆ ناکەم تەنها کۆمەڵێک یاسا هەیە پێڵەمەم یاسانە جێبەجێ بکەیمش لە بارامبەری ئەوەی کە تۆ ئەم یاسانە بوو من جێبەجێ بکەی لە بەرامبەر فێری یاریەکە ڕێنمایەکان وەکو خۆمان بەڵێ دامان ناوە بەڵام گشتیە تەندروستیە وەرزشیە باشە یاساکان چێ من پێڵم تۆ ئەگەر شیر بخۆی ئێمە فێری باسکەت دەکەین حەزەکەی بەشداری یاری بکەی حەزەکەی ئەو بکەی کۆ مناڵانە بجوڵەی لە ناوی ساحەکەیە کۆمەڵێک یاسامان هەیە شیر خواردنە کە خۆتەزانی نسبەی کالیسیۆم بەڵێ نسبەی کالیسیۆمی زۆر باشی تایە کە گرنگە بۆ هەر یەکێکمان لە کچان لە کوڕانیش و بە تایبەتیش ئێمە زیاتر کارمان لەسەر کچان کردووە هەمومان نەزانین لە گەورە بوونا کچان بەهۆی کۆمەڵێک گۆڕانکاری لە جەستەیانە کە ڕوئاد و بەهۆی بوون بەدایکیانەوە سەرکی کۆمەڵێک کێشە لە جەستەیانە ڕوئاد بەڕاستی کە هەمووی کەبی کۆمەڵێک مادێ لە ناو جسمیانە لەبەرەوە ئێمە هاتوین کارمان کردو لەسەرەوەی کە ئەم مناڵە بۆ گەورە بوون
پەروەردە بکەین نەک بۆ یاریەک و بۆ حەزێکی لە فترێکە کۆتایی پێ بێت. بەڵێ من پێ هەموو کاتێر مناڵەکە دای بنێن پێڵەمەمە یاساکاران جێبەجێ ئەەکەی تو یاریش پێەکەین یان ئەگەر یاریەکە ناکە یاسایە کاتی حەز لێنەوە بەس تکایە لەسەر ئەم یاسایانە بمێنە بۆ ژیانی خۆتە شیر خواردنە نان و میوەی باشە ئەمە جارێ لە یاساکان وانە نان و میوەی باشە لەگەڵ خەوی باشە خەو هەمومان نەزانین هۆرمۆنی گەشە سعات دە بۆ دوی شەو ئیشەکە بەڕاستی ژیانی مناڵی ئێستا هەمووی تێکچووە هەمومان ینی بەهۆی بوونی ئەم تەکنۆلۆژیایی کە زۆر بە خێرایی هاتوۆتە ناومانەوە هەموو ژیانی هەمومانی گۆڕیوە بۆیە ئێمە هەوڵین کە خەوی مناڵەکان ڕێککەینەوە لە کاژمێر دەی شەو بخەون هەوڵ بن لە دە و چارەکە بخەون بۆی هۆرمۆنەکە باشی کاریان بۆ بکە و دوای ئەوە یارمەتی داین دایک باوکیان لە ماڵەوە زۆر گرنگە کە دایک باوک زۆربەی بەڕاستیە ناڵێنێ بەهۆی ئەوە مەکتەبیش مەکتەب خوێندنەکەیان زۆر گرنگە هەموو کاتێک پێیان ئەڵێن هەموو شتێک لە ژیان ئیهمالکە واز لە هەموو شتێک بێنە بەس واز لە خوێندنەکە بێنێ. بەڵێ کەواتە ئەمە یاساکانی ئامانجەتان ئەوەیە کە هەر کەسێک بێ وەرزش ئەکرێ خوێندکارێکی باشیش دەرچەوە نمونەشتان هەیە لەسەر دڵنیایە کۆمەڵی نمونەی زۆر باشوانەیە سپاس بەخوایەکێ لە کچەکان کە لای ئێمە بووە نازام لە وێنەکانە هەیە یاننا سێمی هەرێم بوو لە پۆلی 12 دو ساڵی ڕابردوو بشێ بۆ یاریزانە باشەکانیش بەڵێ لە هەڵبژاردەی عێراقا بوو ساڵی 2009 لە هەڵبژاردەی تازە پێکەشتوانی عێراقا بووە کۆمەڵی خوێندکاری تری زۆر باشمانە هەشمانە لەوانەیە خۆی ئەو خوێندکارە با بڵێنێ و ئاستی هەیە بەڵام تا ڕادێکی زۆر ئێمە ڕامانگرتووە بە هاوکاری دایک و باوکی شەکرێ زۆر بەشتەکان وەکوتت پاک و خاوێنی و ئەو بابەتانەش ئێمە لایەنە ژینگەیەکە چیەکە لە شاخی گۆی ژەوەز مڕوانە پاکردنەوەکە بەڵێ وەکوتم ئێمە بەشی ژینگەکەمان سەرەتا هەنگاوی پاکردنەوەی خۆڵ و خاشاکە باشە ئێمە هەر کەسێکە لە ژینگەیەکی وەرزشیا بێ بڵیتونەڵێ پێویست بۆ ئێمە ئۆکسسیجین زیاتر وانە لەبەرەوە ئێمە ئەو چواردەوری خۆمان کە هەمانە پێویستەکە کە پاخۆیانی ڕای بگرین هەر مناڵە کێتە لای ئێمە فێریەکەین کە ئەو جێگەی توی تیای پێویستەکە خۆ پاکی کەیتەوە لە هۆڵەکە ئێمە ئەگەر بێن ببینن ئێمە کارگوزار نییە یەکەم کەس من خۆمم کە ئەڕۆم ماسیحاڵەگرم با بڵین هۆڵەکە پاکەکەینەوە کە چاوی لە منە مناڵەکە یان دکتۆر ڕزگار یان یەکێ لە کچە گەورەکان کە چاوی لە ئێمەیە ئەویشە چێت باوەڕکە جار هەیە شەڕیانە لەسەرەوەی کە بێنوەری بگرن پاکی بکەنەوە ئەمەی تیا ئەچەسپێنەوە مناڵە هەنگاوی یەکەم پاک و خاوێنیە هەنگاوی دووهەم گوڵ و نەمامە ئێمە وەکو ئەگەر بینی بێشتان بەڵێ سەوزکردنە کۆمەڵێکی زۆر پێشتری ژوتم شوێنمان سەوز کردووە کۆمەڵە ناوەندمان سەوز کردووە یەکێک لەو جێگانێک کە هەیە یەکی چالاکی وەرزش و دیدەوانی سلێمانیە بەڕاستی ئەوێ لەسەر ئەرکی ڕێکخراوی ژیما ڕێکرایەوە و کۆمەڵێکداری زۆر و گوڵی زۆر لەوێ هەمووی سەوز کراوە جێگەیە بە هاوکاری دایکان و باوکان عنیەوە چالاکێکی گەورە بوو بۆ ئەوێکرا یانەی ئاشتی هەیە لەوێ ئێمە کۆمەڵێک نەمامان بۆ ناردوون ئەوێش سەوز بکرێ بەڕاستی هەر جێگەیەک کە هەیە زایتم کۆمەڵی شوێنی ترلانەیە سەر لە دایک و باوکەکانیش لە ناو ئەو ستافەی ئێوە هاوکارن نەکەن هەمناڵەکانیان جەباشی لەسەر ئەنجامەکان ئەم یاریزانانەی ئێوە لە چەند ساڵی ڕابردووە ئەنجامەکانیان چی بەدەستیان هێناوە لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی دەرەوە ئێمە لە سەرەتای ڕێکخراوەکە وەکوتم ساڵی 2016 دامەزرا ساڵی 2016 چالاکیەک نەبوو هەر وەکو گشتی چالاکی نەبوو ساڵی 2017 وەکو کچەکانی ڕێکخراوی ژیما وەکو یانەی هەڵەبجاو کاتە بەشداری پاڵەنتی عێراقیان کرد پلەیەکەمی پاڵەنتی عێراقیان بەدەستێنا ساڵی 2017 وەکو پاڵەنتێک لە دەرەوەی وڵات بەشداریان کرد ساڵی 2017 پێم وایە پاڵەنتی عەرەب بوو شتێک لەو بابەتە بوو بەڵام ئەنجامیان نەبوو ئەو کاتە و کات تیمی پێشکەوتوان بوو دواتر ئەو تیمە نەما لە ساڵی 2018 ئەو تیمە نەما تیمێکی بچووک تەمەنی 13 و 14 و 5 ساڵم کچانێکی ئێستا گەورە بوون ئەو کچانە 13 و 14 و 5 ساڵ بوون بەشداری پاڵەوانێتی عێراقیان کرد لە شاری بەغدا پلەی یەکەمی عێراقیان بەدەستێنا ساڵ 2018 بە تەمەنی 13 و 14 ساڵ یعنی ئەو مای خۆشحاڵی بوویانەی هەڵەبجەمان دووبارە کردەوە پلەی یەکەم لە ناو بەغدایە دواتر ئێمە بەشداری پاڵەوانێتەکانی ترمانە کرد بە ناوی یانەی هەڵەبجەوە تاوەکو هەر پلەی یەکەم بەدەستێنا لە هەموو ئاستەکان هەر پاڵەوانێتێک کرابێت ئەو یەکەم پلەی یەکەم بۆ بەڵێ لە ساڵی 2021 بەشداری پاڵەوانێتەکانمان بە ناوی یانەی غازی شیمالەوە بوو شاری کەرکووک بەڵێ بە ناوی ئەوانەوە بەشداریەکەین ئێستا لە ساڵی 2021 هەموو پاڵەوانێتەکان بە ناوی ئەوانەوە بەشداریەکەین و هەر پاڵانی عێراقیشین نەبێ بە قسەی لەسرم ساڵی ڕابردوو لە ساڵی 2022
لەبەرەوەی ئێمە نەمانویست بەشداریکەین و کاتێمە ئامادەکاری هەڵبژاردەی عراقی تازە پێگەیشتوانمان هەبوو و هەر تیمێکیش بۆی هەبوو پیشەگەرێک بێنتە ناو ڕیزەکەیەوە ئێمە لەبەرەوەی ئامادە نەبووین بەڕاستی بەشداری بکەین ڕۆژی پێشەوە وتیان ئیجبارە نەبێ بەشداری بکەین بەبێ محتەریفەش بەبێ پیشەگەریش بەشداریمان کرد و بە سێ یاریزانی مزاویشەوە توانیمان پلەی سێمی پاڵەوانتێکە و کات بەدەستبین بەڵام لە دوایەوە هەموو پاڵەوانتەکان پلەی یەکەم. ئەزمموی خۆت لەگەڵ هەڵبژاردەی عراقا چییە؟ ئەو ئەنجامانەی کە لەگەڵ هەڵبژاردەی عراقا بەدەستهێنەوە. ئێمە لە ساڵی ڕابردوو گەربیرتامێ لە ساڵی لە شاری سلێمانی ببوورە پاڵەوانتی ڕۆژاوی ئاسیاکرا لە شاری سلێمانی پلەی سێمان بەدەست هێنا بەڵام ئاسێکی زۆر باشمان پێشکەش کرد لەگەڵ سووریا و لوبنان یاریمان کرد ئاسێکی زۆر زۆر باش بوو و دوای ئەوەش ڕاستەوخۆ پاڵەوانتی بە هەمان شێوە ڕۆژاوی ئاسیاکرا بۆ باسکەی سێفیسێ ئێمە لەوێ پلەی یەکەم و دوێمیشمان بەدەستێنا ئێمە لە ئەتوانی لە بەڕاستی سراحەتەم بڵێم لە یاری باسکەیە هەر کاتێ بەشداریمان کردبێ لە باسکەی سێفیسێ پلەی یەکەم و دووەم خۆمانی لەسەر راستی نێودەوڵەتیش بە دوو تیم بەشداری بەڵێ بەناوی زانکۆی سلێمانی و تیمێکیان بەشداریمان کرد یەکێکیشیان بەناوی زانکۆی مستەزڕیەوە پلەی یەکەم و دووەم هەر خۆمان بووین مانگی شەشی ڕابردووش بوو بە هەمان شێوە پاڵەوانتی نێودەوڵەتی هەبوو لە وڵاتی ئێران بەشداریمان کرد بە هەمان شێوە پلەی یەکەم و دووەم کچانی ژیما و خۆشیمان لە 2024 ئێستا چیتان هەیە کە خۆتان بۆ ئامادەکەن تۆکو هەڵبژاردەی عراق ئەمە دوهەمین پرسیاریشە. سپاس دەکەم وەکو هەڵبژاردەی عراق لە ئێستاکو پاڵەوانتێک دیاری کرابێ پاڵەوانتێک نییە تا ئێستا ئاگدار نەکراوینەتەوە بەڵام وەکو ڕێکخراوی ژیما وەکو یانەی غازی شیمال بەڵێ مانگی داهاتوو لە یەکی دواگەر خۆیان بێت پاڵەوانتیانەکانی عەرەبەیە لە وڵاتی ئیمارات و کات ئێمە وەکو یانەی غازی شیمال ئێستا لە ئامادەکاریە تەواو ئامادەن وەڵای پشتیوان بەخوا تۆ وەکو یاریدەدەری ڕاهێنەر بەڵێ سپاس بە ئامادەبوونت ساسنار یاریدەدەری ڕاهێنەری یانەی غازی باکوور و هەڵبژاردەی عراقیش سپاس بە ئامادەبوونت.